لێبڕینی موچەی فەرمانبەرانە و پرسەی سەرجەم چین و توێژەکانی هێناوەتە دەنگ تەنها لێبڕی موچە نەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستانە. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری فراکسیۆنە جیاوازەکان داوای پرساندن لە سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرەکەی وەزیری دارایی دەکەن. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و فراکسیۆنی ئازادی و فراکسیۆنی یەکێتی و گۆڕان و پەرلەمانتارە سەربەخۆکان واژوویان بۆ پرساندن ئەنجام داوە. لای خۆیەوە عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند ئەمەی ئەوان ئەنجامیان داوە بە مێژووی 29 ساڵی پەرلەمان نەکراوە و هەموو هەوڵێکیان بۆ گەڕانەوەی مافی موچەخۆرانە. وەک ژمارەیەک پەرلەمانتار لە فراکسیۆنی جیاوازەکان کە بریتێ لە پرساندن واتە ئیستیجواب لە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی سەبارەت بە لێبڕینی سەدا 21 موچەی فەرمانبەران کە ئەمە بۆ دووەم جارە کە لە ماوەی 4 مانگدا تەنها 2 موچە دابەشکراوە ئەویش بە لێبڕینی سەدا 21 ئێمە داوامان کردووە ئەمڕۆ 24 پەرلەمانتار لە فراکسیۆنی جیاوازەکان کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و وەزیری دارایی لە پەرلەمان ئامادە بن بۆ پرساندن کە بزانین داخوا لەسەر چ بنچینە و بنەمایەک و بە چ یاسایەک سەدا 21 لە موچەی فەرمانبەران بڕیوە کەمە پێمان وایە ئەمە هەنگاوێکی گرنگ و گەورەیە لە پرۆسەی پەرلەمانی کە لە 29 ساڵی ڕابردوودا تا ئێستا بۆ یەکەم جارە پەرلەمانی کوردستان ژمارەی یاسایی کۆ ببنەوە بۆ پرساندنی حکوومەت و بەرپرسانی حکوومەت. بەشێکی زۆر لە فراکسیۆنەکان پشتگیریە و هەوڵەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیان کرد و پێیان وایە سەرۆکی حکوومەت کە بەرپرسی سەرەکیە لە بڕیاری بڕینی موچە دەبێت بێتە نێو پەرلەمانی کوردستان و ئەگەر ئامادەی دانیشتنەکەش نەبێ ئەوە کابینەکەی دەکەوێت تا ژێر پرسیارەوە. ئەم هەواڵانەی من لە فراکسیۆنی سەوز واژۆیان کردووە هەڵبەتە بەس بەمانە وتراوە لەلایەن ئەو بەڕێزانەی کە پرساندەکان ئامادە کردووە ڕەنگە گە بە ئەندامێکی دیکەی فراکسیۆنی ئەمە بوترایە بە دیسانەوە واژۆی بکردایە سەرباری ئەوەی کە ئێمە وەکوی نیشتمانی کوردستان لە سەردەمی دروستبوونمانەوە لە سەردەمی دامەزراندنمانەوە بڕوای تەوامان بە ئازادی ڕادەربڕین هەبووە بۆ تاک بۆ فەرد سەرباری ئەوەی کە ئێمە ئەندامی پەرلەمانی نوێنەرایەتی خەڵک و حزبی شەکەین لە پەرلەمانی کوردستان هەرچەندە ئەمل گەلڤێ یاسایە نەبوون ئەوە چۆکسازیە vێگاڤێ ئەوە شکلی ئەوە ڤایە هەمە تۆزەی پاویشتە چاوێت خەلکی و درستایی چۆکسازیە حەقیقی نەبینێنن بەس گەل هەندێژی خەلکی الهێویە بوو ئەڤی چۆکسازیە ڕەنگ ڤەدانە خۆ هەبووە شینا مخابن شینا بچن بن دیوارە چارەسەر بکەن شینا بچن خانە نشینێت نەیاسایی چارەسەر بکەن هاتن موچێ فەقیر و ژارە و فەرمانبەرایەت حەقیقیەت یەت زەحمەتێت بەن یەت خۆهێت ڕێژن هاتن موچێت وانە بڕین و بێ یاسا یعنی ئەف بڕینە چی یاسا و چ پشتەوانی بۆ نینە. حکوومەت بەو لێبڕینە زوڵمێکی گەورە لە هاوڵاتیان و موچەخۆران و خاننشینانی هەرێمی کوردستان دەکاتن و پێویستە حکوومەت لە هەنگاوەکانی داهاتوودا جدیتر بێ و ئەگەر ئەو هەنگاوە لە کاتی وەڵامدانەوەی حکوومەت بۆ ئەو بابەتانەی کە ئاراستەی دەکرێت قەنەعەت لای ئەندامانی پەرلەمان دروست نەبوو ئەو وەختە هەنگاوی تردا بە جۆرەی پێڕێوی ناوخۆ دەژیرێتە بەر. پرساندن لە حکوومەت و وەزیران لە کاتێکدا ئەنجامەدرێت کە چەند جارێک پەرلەمانتاران پرسیارە ڕاستەی حکوومەتی هەرێم بکەن و پرسیارەکەیان وەڵام نەدرێتەوە یاخود جێگای گومان بێت بۆیە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە مادەی 68 و 69 بە کۆی واژووی 23 پەرلەمانتار دەتوانن پرساندن ئەنجام بدەن و بە ناچاریەوە سەرۆکی حکوومەت بانگێشتی پەرلەمانی کوردستان بکەن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.